أفا 4 ساڵە ئەف خەورنگەهەمەڤە کریە هەمی وەرزێ زستانێ ئەم پۆچەی چێ دکەین پۆچەی گولکێ هەیە حەیوانیە هەی سەرە پێچکە حیرگن ڕیڤینە بەتەنەزیکە برنجی کوردیە ئۆکرێ و قیمە ئەس دوو ڕۆژە پێڤەت بەم ڕۆژە بەری ئەم حۆزریەت خودکەین ئەز ستۆفێ خو ئەم چەند ئۆفرەتەکین بێکڕۆ ئەم چێ دکەین سپێدێ ئەزی تێم ڕۆژە دووشەمبی سەعات 4:30 سپێدێ ئەستێم پۆچێ خودۆ تێم هەتۆ دلێ خوبکەلیت و بۆ نیڤڕۆ حۆزر بیت بۆ هەمی میڤۆن و گەشتیۆرێت وە خەلک لە هەمی دەڤەرین کوردستانێ تێن لێ زۆخ و ئۆکرێ سلەیمۆنی حەلەبچە مووسڵ عایلێت عەرەب تێن هەمیۆ کەیفەوۆن گەلک پۆچێ مەتێت خودێ هیچ جیاوازی نینە لۆلی من بەس ئەوە کو ژدلەکێ جوان و خۆشی پۆچەی چێکین و دەخۆش دەرچیتن و ئاسۆسێ پۆکژیە و بحەمۆس کەیف خۆشی مرۆڤ چێکات پۆچە دێ هەر خۆش بیت بەلێ ڕۆژێت نیڤڕ و گەلک قەڵەبۆڵەغا هەر هەکی تۆت بینی و مەغرەبیش هەمیت حەجزە و تەلەفۆنێ هەمی حەجز کرد ڕۆژێت بەری هەفتیە خڕێ خەلک تەلەفۆنۆت کرد خودێ ئۆکرێ گەلک حەش پۆچەیت کەن ئۆکرێ یعنی نۆڤێ ئۆکرێ خۆنەدۆن ئۆکرێەوەتی چونکی هەمی دەست ڕەنگینن هەمیۆ کەیف پۆچەی تێت و پۆچە وەرزی زستانەیە وەختێ وەیە ئیجا هەمیۆ کەیف بێتێت